سەبارەت بە داگیرکاریەکانی تورکیا بۆ باشووری کوردستان ئەمە پلانی بۆ دانراوە، پلانی پێشوەختی بۆ دانراوە، شتێک نییە بڵێن لەم کاتایە بەهۆی پەکەکەەوە بۆ یاخود هەر هۆکارێکی دیکە کە باسی یەکەن. تورکیا پلانی ئەوەی هەیە باشووری کوردستان بکاتە بەشێک لە وڵاتەکەی خۆی، چۆن لە ڕابردوودا دەوڵەتی عوسمانی ئەوەی کردووە ئەو هەر ئەمان فکری ئەوانی هەیە دەوێت ئەو دووبارە بکاتەوە، نەک تەنها لەلایەنی خاکی کوردستان داگیرەکە بەڵکو ئێستا لایەنی ئابوووریەکەی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکەش دەستی گرتووە بەسەر ئەو حزبانی کە لە هەرێمی کوردستانە فەرمانڕەوایەتیەکەن. تورکیا پلانی هەیە ئەم ناوچە بکاتە ژێر کێفی خۆیەوە و دەستیشی پێ کردووە. گرفتەکەی هەرێمی کوردستان ئەوەیە کە لە ناو خاکی خۆشمانەوە ڕێگە خۆشکردن بۆ ئەو دەوڵەتە ئەکرێت. پەیامێکی زۆر باش بوو لە کاتێکی باشیشا بوو ئەگەرچی درەنگ وەختە هەست بە دەرکەوتنی شەڕەکرێت کە شەڕی براکوژی بێت لە هەرێمی کوردستانە. ئەم پەیامە گرنگە لایەنە سیاسیەکانی باشووریش پەیامی هاوبەشیان هەبێت، چونکە ئێمە بمانەوێت و نەمانەوێت کوردستان یەک خاک بووە، داگیرکەر لە یەکی کردووە، نابێت بوترێت پەکەکە بۆچی لە باشوور چالاکی هەیە بۆ نایباتە باکوور، لەبەرەوە ئێمە هەموو کوردستانین، باکوور و باشوور و ڕۆژئاوا و ڕۆژ هەڵاتمان نییە لە هەر شوێنێکی کوردستان خەبات بکرێت بۆ کوردە و بۆ نەتەوەی کووردا. بۆیە من ئەو پەیامەیم زۆر پێگرنگ بووە، دەکرێت سەرکردە سیاسیەکانی کوردستان ئەوانەی کە لێرە بڕیاری سیاسی و بڕیاری شەڕی پێشوەختەشیان داوە ئەمە کاریگەری هەبێت لە سەریان و بیر بکەنەوە ئەم شەڕە بێتە شەڕێکە ماڵی کوردی لە یەک بکات و ئەم ئاماجی داگیرکەرانە، چونکە ئەوان ئەیانەوێت شەڕەکە بە کورد خودی خۆی بکەن بۆ ئەوەی خوان لە ئاسینی و دەوڵەتیا تێوە نەگلێن لەم شەڕەیەکە مەبەستیانە. دیارە و هێرشانێک تورکیا کە بە بەردەوامیەکرێت لەسەر باشووری کوردستان و ناوچەکانی دیکەش کە پێشتر لە ڕۆژاوای سووریا و بەتایبەتیش لەو ناوچە کوردەکانی باکوور و سیریاش بە بەردەوامی ئەم سەرکوتکاریانەی تورکیا بینین. یەک ئامانجەیە لەمە ئەویش نهێشتن یاخود سەرنەگرتنی هیچ قوارەیەکی کوردی یاخود ڕێکنەخستنەوەی نێوماڵی کوردیە بە هەموو بە ناوە گەورەکەی ئەوەی کە پێوترێ کوردستانی گەورە. ینی ئەمە تورکیا هیچ ئامانجێک ناهێڵێ بێتە دی بەوەی کە کوردستانی بکەوێتە سەر پێی خۆی جێگەکانی دیکە یاخود حیزبەکانی دیکە و ناوچەکانی دیکە لەلای ئەمە بتوانن پلان و بەرنامەی خۆیان دابڕێژنەوە و سەر بکرێەوە بە بەردەوامی بە هەر هۆکارێک هەبێت لە هەر جێگەیە کە بزانێت کورد جۆرێک لە پێگرتنی هەیە و سەرپێگرتنی هەیە کەوتۆتە سەر پێی خۆی بە هەموو شێوەیەک هەوڵی لە ناوبردنیەدا. ئەو پەیامەی کە لە ماوەی چەند ڕۆژی پێشووە کە خەرەلیان پێشکەشی کردووە گرنگێکی تێدا ئەویشەوەیە کە نەرمینواندنە بەرامبەر بۆی کە ئەو دەمارگیریی زۆر هەیە کە لە نێوان پارتی پەکەکەیە هەبووە لە ماوەکانی پێشووە ئەکرێ ئێستا ینی ئەگەر پارتیش هەمان وەڵامدانەوەی هەبێ بە هەمان نەمەتی ئەو پەیامەی کە ئەو نردوێتی ڕەنگە لێک تێگەیشتن هەبێ بەوەی کە بتوانن هەنگاوی باشتر بنەن و ئەو ئاڵۆزەی کە ئێستا هەیە کۆتایی پێ بهێنرێ.